بەخۆم یەک بەخۆم تەماشام کردی خەرکەشی زۆر 1985 شۆفێرەکان لەسەر تەلەفۆنینە لەوانەیە زیاتریش دوسێ ڕۆژ پێشتا ئافرەتەکەم دیت ئافرەتەکی بەڕێز لە تەنیشتی ڕۆیشتن مندارەکەی لە باوەشی بۆ سوکانی گرتیە یعنی ئەوە کارەساتە بەڕاستی کارەساتێکی گەورەیە تووشی عادیسەی دەبی هەم بە خۆشی خوانەکە هەم بە خۆشی تووشی زەرەر و زیانەشی ئەوە دەبی هەم مندارەکەش ئەوە دەبی یاخود خۆی بەسیارشکەدا دە تووشی کێشە ئەوە گرفت دەبی. برای من ئەوەی هاتوچوو دوو لایەنی هەیە یەکێکیان لای حکوومەت یەکێکە لای خەڵکە. برای من ئەگەر چەند ئەوەی کامیرە زیاتر بێت دەتوانێت غرامە هەبێت کامیرە زیاتر حکوومەت دابنێت باشترە لەبەرەوەی خەڵکی ئێمە کە غرامە هەبێت جێبەجێ دەکات. دووەمیش حکوومەت دەبێت ڕێگاوبانەکان چا بکاتەوە. ئەرشی هاوڵاتیان ئەوەیە بە پێی هاژوشتنی سیارە دەبی بە پێی ڕێنمایی جادەوبانەکان بی نابی ئینسان لە جادەی خراپبوو سەرکێشی بکاتن و تون سیارەی باژوار لەبەرەوەی چەند جادەکان خراپن ئەگەر ئەتوو خراپی باژۆی خراپت دێتە ڕێ. پێم هەم بۆ ئەو ئافرەتانە هەیە کە شۆفێرن ڕێنمای حادسۆ پەیڕۆ بکەن و ئاگیان لە خۆ بیت و مخالفات دەکەن کە لە شوێنێک بزانن کە ئەو شوێنە مخالفە و مخالفەی تێدا نەکەن. هۆی ڕووداوەکانی هاتوچوو زۆرتری ببوون ڕێگەوبانەوە یا ڕێگەوبان چاک نییە ڕێگەوبانەکان وەشیان نییە بە ڕێوبانەوە خاسی ناکەن دوای ئەویشە سایەخەکان نیوان فرە بە پەلەن بەبوون ئەوە ئیشەکان زوو بچێتە بەرەوە پەلەیەکەن و بەهۆی ئەوە ئاوخۆ ڕووداوی هاتوچووە بن.